پرۆژه یاسای پەروەردە و فێرکاری کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە داوا دەکرێت گۆڕانکاری لە هەمواری یاساکە بکرێت و ڕاوێژ بە کەسانی شارەزا و پسپۆر بکرێت بۆ گۆڕانکاری لە یاساکە. مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری پانێڵێکی بە بەشداری سەرپەرشتیارانی پەروەردەیی و کەسانی شارەزا لە سلێمانی ساز کرد و سەرقاڵی داڕژنەوەی پرۆژەکان بۆ پەرلەمانی کوردستان. ئێمە پرۆژەکەمان ماوەی 2 هەفتە زیاترە ئیشی لەسەر ئەەکەینەوە پرۆژەکە لە بەردەستی هەموو ئەو کەسانی کەوا بڵێن بانگهێشمان کردوون پرۆژەکان پێشوەخت لە بەردەستیانە بوو. ئێستش ئەمڕۆ کۆتایی با بڵێن بەرگەی ئیشەکەی ئێمەیە کە لێرە خوێندنەوە بۆ پرۆژە یاساکە ئەکرێت و بە ئەزمون و تەجروبەی ئەو بەڕێزانێکەوە ئێمە بانگهێشمان کردوون دەست ئەخەینە سەر ئەو کەلێن و ئەو کەموکورتانی کەوا لەو پرۆژە یاسا هەیە کەوا پێویستە ئێمە یعنی پێش ئەوەی پرۆژە یاساکە تەسوید بکرێت لە پەرلەمان پێویستە ئەو تعدیلانانی تا بکرێت. ئێمەش ئەو کاتە ئەوەی کە ئەمڕۆ گەڵاڵ ئەکرێت لێرە ئەیکەینە پرۆژەیەک و پێشکەشی پەرلەمانی کوردستانی ئەکەین. تا ئێستا 3 جار یاسای پەروەردە هەموار کراوەتەوە، بەڵام گلەیی هەیە لە هەر 3 هەموارەکە و دەوترێت پەروەردە لە ڕۆژنووسی پرۆژە یاسای ئەم جارەی پەروەردە هەر بە تەواوی بە بازرگانی کراوە و زیاتر بایەخ بە خوێندنی تایبەت دراوە. پرۆژەیەدا کە زۆر بەجددی ئیشارەتی پێدراوە ئیژەوەیە نیوەی پرۆژەکە ڕێک بۆ بزنسکردنی پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا. یعنی نیوەی ئەم پرۆژەیە کە لە مادەی 170 دەست پێ دەکات تا مادەی 197 هەمووی باس لە پرۆژەی خوێندنی ئاهلی و خوێندنی بەپارە و ئەمانەیە. لە بەرامبەردا کە دێ قسە دەکات لەسەر نەچوونی منداڵێک یان نەخستنە خوێندنی منداڵێکی هەژار بۆ قوتابخانە هیچ ڕێکارێکی نەگرتوتە بەر بۆ نمونە بڵێ باوکی ئەو مناڵە کەسوکاری ئەو مناڵە کە ناتوانێت ئەو مناڵە بنێرێتە خوێندن چ ڕێکارێک بگرێتە بەر بۆ هاوکاریکردنی دەخلی مادی هاوکاری مادی کۆمەڵک لەم بابەتانە هیچ ئەمانە ئاور لێ ناداتەوە بەڵکو لە بەرامبەردا سزای داناوە کە باوکەکە 500,000 سزا بدا لە بەرامبەرەوەی کە مناڵەکەی نەناردووە بۆ خوێندن کە ئەمە بۆ خۆی جێگای ئیشکالە و مناڵەکە پارەی نییە بینێرێتە خوێندن لە بەرامبەر سزای داناوە. پرۆژە یاساکە بێت بە شێوازێکی ورتر بێ بەشێکی زۆر لە بەرگە و بەندەکانی زۆرێک لە ناڕۆنی و مەتاتیەتی تایە کە ئەبێت زۆر دقیقتر بێ. یەکی لەو خەڵانی بەلای منەوە گرنگە لەم پرۆژە یاسایە کە ئەبێت جێگیر بکرێەوە مەرجە چا بکرێ ئەوەیە کە کەسانی ئەو کادرانی کە لە وەزارەتی پەروەردە و فێرکردنە کارەکەن ئەبێ هەڵگەری بڕانامەیەکی پەروەردەی بن چونکە ئەمە وەگوتمان یەکلا بۆ تۆکەمانە ئەهلی بوارەکەن و پسپۆڕی بوارەکەن جگە لەوەی لە بواری زمانی کوردی وەگوتمان ڕەنگە لە هەندێک بەرگاتی بینی لەسەر بێ کە زمانی کوردی گرنگی کەمتر پێدراوە جگە لەوەی بابەتی کەرتی تایبەت و بازاڕی کار زاڵ کراوە لە پرۆژەکە کە ئەمە بۆ خۆی ئەکرێ دەستکاری ئەم بەرگە و بەندانە بکرێ وەگوتمان کەرتی گشتی زاڵ بکرێت چونکە ئێمە کەرتی حکمی زۆر زار ئەشێ بە ئاراستێ بڕوا لە کۆتای بکەێتە دەستی کەرتی تایبەت ئێمە کەرتی تایبەتمانێ. مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵ ماوەیەکی زۆرە سەرقاڵی نووسینەوە و تاوتوێکردنی پرۆژە یاساکان کە لە 120 پەڕە پێکاتووە و مادە بە مادە گفتوگۆی لەسەر دەکەن و دەیانەوێت پرۆژەیەکی باش پێشکەش بە پەرلەمان بکەن تا پرۆسەی پەروەردە لەم چەق بەستویە ڕزگار بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.